زۆرترین حەوزی پێگەیاندن و بەرهەمهێنانی ماسی لە سنووری قەزای داقووقە. ئێستا بە بڕیارێکی وەزارەتی سەرچاوە ئاویەکانی حکوومەتی عێراق بڕیار دراوە ئەو حەوزە ماسیانە پڕ بکرێنەوە و نەمێنن. ئێمە ئەم حەوزانەمان دروست کردووە، خەڵکێکی زۆر استفادە لەسەر ئەم حەوزە کردووە. محەممەد 12 ساڵە حەوزی بەرهەمهێنانی ماسی هەیە. لە حەوزەکانیانەوە بەرهەمی ماسی بۆ بەشێک لە عێراق و کوردستانیش هەناردە دەکەن. ئێستا مۆڵەتی 1 مانگی پێدراوە تا ماسیەکانی لە بازاردا ساغ بکاتەوە، چونکە حەوزە ماسیەکەی دەبێ نەمێنێت. حەوز ماسیمانەیە، حکوومەتم بڕیاری دەرکردووە گوایە حەوزی ماسیەکان ئەبێ پڕ بکرێتەوە لە ناوچەی داقووق. ئێمە زەروزیانێکی زۆرمان پێگەی ئەم حەوزانە پڕ بکرێتەوە. هەر حەوزێکی 45 بۆ 50 ملیۆن مەصرفی تیاکراوە. حکوومەت بڕیارەکەی دەرکردووە لە خلال مانگێکە ئەم هەموو ماسیە بکرێتە بازاڕەوە، یعنی بفرۆشترێتتر مشکلی خۆتە ئێمە پڕێکەینەوە. ێزڕاستی ئێمە زەروزیانێکی زۆرمان بەرەکەوێت. بە جێبەجێکردنی بڕیارەکەی وەزارەتی سەرچاوە ئاویەکان زیاتر لە 3000 حەوزی بەرهەمهێنانی ماسی لە سنووری قەزای داقووق لە ناو دەچن. لەگەڵ ئەوەش نزیکەی 25 کارگەی بەرهەمهێنانی ئاڵف کە بۆ خواردنی ماسی ناو حەوزەکان دانراون دەبێ دابخرێن. ئەمەش نیگەرانی خاوەن کارگەکانی بەرهەمهێنانی ئاڵفی لێکەوتوێتەوە. حەوز ماسیەکان دابخرێ ئەبێ معاملەکەش دابخرێ ئۆتۆماتیکیان، معاملەکەش دابخرێ ئەبێمەوە عملێ بچێتە ماڵەوە، نەعیشێکە نە کارێکە، یعنی زۆر زەرمەند دەگەێنێ بە خەڵک زۆر لە هەموو لایەکەوە. وەڵایی سەبەبەکەی ئەوەیە کە حکوومەت على ساس لێ ئاو لە بن زەویە نامێنێ، شتێکی ئاوە على ساس زەرمەند دەگەێنێ بە ئاو. ئەم حەوزێنە پڕەکەم بە ئیجازە. دووەم شت ئەم بیرانە هەموو ئیجازەیە لە حکوومەتەوە. ئەگەر حەوزەکان نەمێنێ مەجبور ئێمەشە نێرنەوە بۆ ماڵەوە. ڕاستی خەڵکە منتقەیە زۆربەی لە 180 بۆ 90 بەس ماسی بەخێوەکەن. خۆ زۆربەی ئەم منتقەیە ماسی بەخێوەکەن. ئەگەر ماسیەکان نەمێنێ وڵای ناچار نازانم چی بکەین. لەسەر بڕیارەکەی وەزارەتی سەرچاوە ئاویەکانی حکوومەتی عێراق هەوڵماندا لێدوان لە فەرمانگەی سەرچاوە ئاویەکانی داقووق وەربگرین. بە بیانی و ڕێگەپێنەدانیان لێدوانی فەرمیان نەدا، تەنها وتیان جێبەجێکردنی ئەو بڕیارە بۆ ڕێگریە لە بەفیڕۆدانی ئاوی ژێرزەوی. بەنهێشتنی ئەم حەوزە ماسیانەی کە لە سنووری قەزای داقووقدا هەن زیانێکی زۆر بە خەڵکی ئەم ناوچەیە دەکات. زیانە گەورەکەش ئەوەیە کە خەڵکی ناوچەکانی عێراق و هەرێمی کوردستانیش لە ڕابردوودا لە سایەی ئەم حەوزە ماسیانی کە لەم ناوچەیە هەن تێر بەرهەمی ماسی ناوخۆ بوون. ئێستا بەنهێشتنی ئەمانە بەرهەمی ماسیش لە ناوخۆ دەکەوێتە مەترسیەوە و کەم دەبێتەوە. ئاسو ئەحمەد، کورسات نیوز، قەزای داقووق.